رسول الله مدحك بجملايا يدوم يا خير خلق الله اني بخير لالايم كجبريل سلام وانا في ذنب يا رسول الله وسأل الله على بنوره علم عرفانا كذا بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. وقبل پاداشتی وش بدات و دیار امرو لمزگوتی باویلاغا لرواندز خلصاین با انزامدانی یادکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیارۆ کونێریتێکی ساڵانەیە مەلۆ مزگەوتە ئەو یادە نوێ ئەەکەینەوە بۆ هیوایە کە مسلمانان سوودی لێ وەربگرن. دیارە یادکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوە نیە ئەمە پێغەمبەرمان لەبیر کردبێ بێگومانە بەردەوام پێغەمبەرمان لەبیر بێ، بەڵام یادکردنەوەی بۆ ئەوەیە ئەمە باسی ڕەوشتەکانی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا چۆن مامەڵەی کردووە لەگەڵ گەورە و بچووک، لەگەڵ ژن و پیا و لەگەڵ بەکەوتە و نەخۆش چۆن مامەڵەی کردی، ئێمەش ئەوە مامەڵە بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی کردووە لە ژیانی خۆی چاوی لێ بکەین، چونکە وەکو خوای گەورە لە قورئانە فەرمێ وەلەکم فی رسول الله ئوسوة حەسەنە، بێگومان پێغەمبەر باشترین قودوە و پێشەنگە بۆ ئێمە ئەبێ لە هەموو مەجالێک چاوی لێ بکەین. بۆیە سازکردنی ئەو مەجلیسانەوە باسکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، باسکردن ڕەوشتەکانی پێغەمبەر بۆی مسلمانان خۆیان بەو ڕەوشتە یعنی برازێنەوە شتێکی پێویستە مسلمانان بە گەرموگری ڕابگرن. خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە و خوای گەورە خێری ئەوەش بنووسێ کە بەشدار بوون. بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتێکی گەرمەکەم پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانیش دەکەم، بە تایبەتی لە کوردستانی خۆشەویست و لە شارە جوانەکەی ڕەواندز و هەموو سارێ ئەمە ئەو یادە پیرۆزەی بە نرخدانین و زۆر خۆشەویستیشن لەگەڵ خزم و کەسانەی بە خێراتی نیشانەکەین و زۆر سپاسی هەموو خزم و کەسانیشەکەین. داواکاری لە خوای گەورەشنەوەیە لە مردووەکانمان خۆش بیت و خوا شفای نەخۆشەکانمان بدات و ئەو کەسانەی کە مرازیشانێ ئینشاءالله خوا بۆیان جێبەجێکە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین، ئێمە نەمان ناردووە ئەو زاتە پیرۆزە کە پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام ئیلا بە ڕەحمەت و بە میهرەبانی بۆ گشت خەڵکی جیهان. و داواکارین لە خوای پەروەردگار ئەم مانگە پیرۆزە بکاتە مایەی خێر و خۆشی، بکاتە مایەی خێر و خۆشی بۆ هەموو مسلمانان، بکاتە هۆی تەبایی و یەکڕیزی مسلمانان لە هەموو جیهان. و داواکارین لەم مانگە پیرۆزە مسلمانان بۆ تایبەتی مسلمانانی غەزە کە لە ناڕەحەتیەکی زۆردان خوای پەروەردگار ڕزگاریان بکە، خوای پەروەردگار دەرگای خێریان لێ بکە، نەسرەتیان پێ ببەخشی. آمین آمین والحمد لله رب العالمین. سەرەتا بەخێر بێن سەرچاوم بە ناوی خوای گەورە و میهرەبان پیرۆز بێ یادی لەدایکبوونی پێشەوامان پێغەمبەر صلی الله علیه وسلم. ڕەواندز ساڵانە یادی لەدایکبوونی ئەو زاتە مەزنە دەکاتەوە لەبەرەوەی خەڵکی ڕەواندز لە کۆنەوە خەڵکێکی ئاینی، خەڵکێکی تێگەیشتوو لە دینی ئیسلامە و ئەو یادە مەزنەش هانمان دەداتکەوە زیاتر و زیاتر دینی ئیسلام بناسین و زیاتر و زیاتر نەوەکانمان ئاشنا بن بە دینی ئیسلام و ئاشنا بن بە ئەم زاتە مەزنە.
صل على سيدنا محمد وعلى